سلااوتان لێ قوتابیانی خۆشەویست لە بابەتێکی ڕێزمانی کوردی ئەویش ئەرچی جێناوەلکاوەکان وەکو بەرکار بە تایبەت ڕستەگۆڕین ساڵانە 12 دەرەجە تا 14 دەرەجە لە ڕستەگۆڕینی دێتەوە زۆر جاران 4 نمرە لە بابەتی بەرکار دێتەوە کاتێک ڕستەکی لە ڕابردووی دەکەینە ڕانەبردوویان لە ڕانەبردووی دەکەینە ڕابردوویان لە ڕابردووی دەکەینە داخوازیان بە پێچەوانەوە ئێستا نمونەکمان هەیە هەڵمان دەبژێرێت ئەگەر هاتوو بیکەینە ڕابردوو دەتوانین بە دوو شێوە بیکەینە ڕابردوو ئەو جێناوەلکاوانە دەبێ خشتەکەی بزانی لە بەرامبەر جێناویلکاویمان بۆ نمونە دەڵێ داوای دەکە دەڵێ بیکە ڕابردووی نزیک ئەوە دەبێتە یین لە بەرامبەری یەتی یامان هەیە ئەگەر ڕابردووی نزیکی لێ دروستکەین ئەوە دەبتە هەڵی دەبژێرین چاوگەکەی چییە؟ بژاردن دەبتە هەڵی بژاردین هەڵی بژاردین ئەوە حالەتێکی دیکەشمان هەیە دەتوانین تەنها یەت لە بەرامبەر یەتی چمان هەبوو یەمان هەیە تەنها ئەو یەتەی بکەینە یا ئەو بیهینە پێشەوە دەبتە هەڵمانی بژارد کردمانە چ؟ کردمانە ڕابردووی نزیک جێناوی ئیلکاوی یەت بۆیە ئەو هاتە دوای جێناوی ئیلکاوی بەرکار ئەوە ئەگەر هاتوو ڕانەبردووی بکەینە ڕابردوو بە دوو شێوەیە بەڵام ڕابردووی بکەینە ڕانەبردوو یەک حالەتمان هەیە بۆ نمونە فێرمان کردیت یعنی ئێمە تۆمان فێر کردمانەکە بکەرە و ییتەکەش بەرکارە ڕاست بیکەینە ڕانەبردوو ڕاگەاندن لە بەرامبەرمانی یین دەچێتە کۆتایی لە بەرامبەر ییتیش چمان هەیە لێرە تامان هەیە فێرت ڕەجی کردنیش کێیە دەڵێ فێرت دەکەین ئەوە کردمانە ڕانەبردووی ڕاگەاندن ساڵانە نمرێکی زۆر لێ دێتەوە بە هیوای سوود بینن دەستان خۆش بێ